لە هەفتەی یەکەمی خولی نایابی تازە پێگەشتوانی کوردستان لە کۆمەڵی سێمیانەکانی هەولێر لەسەر یاریگای بنکەی وەرزشی عەنکاوە تازە پێگەشتوانی جیهان میوانداری ئاراراتی کرد. لە سەرەتادا و لە خوڵێکی 6 سایری دریس گۆڵێکی بۆیانەی جیهان تۆمار کرد، بەڵام بۆی زۆری ڕێژەی بە یارەکە لە نیوە یەکەم ماسێکی لاوازی بەخۆ بینی. لە نیوەی دووەم یارەکە بەێست دەرکەوت و ئارارات لە خوڵێکی 53 لە ڕێگەی لەدانی سزاوە گۆڵ یەکسانی تۆمار کردو لەلایەن محەممەد نورەدین. هەمان یاریزان دوای سێ خولەک گۆڵی دومیشی بۆ ئارارات زیاد کرد، بەڵام لە خوڵێکی هەفتە ئەحمەد عەبدولقادر گۆڵی دوم یەکسانی جیهانی بە لەدانی سەر تۆمار کرد. لە خوڵێکی هەفتانۆش سایری دریس گۆڵی دومی خۆی سێمی جیهانی تۆمار کرد. لە خوڵێکی هێشتا و دووش باڵەی گۆڵپارێزی ئارارات لە ڕێگەی محەممەد عەزیزەدین گۆڵی سێم و یەکسانی تۆمار کردەوە و بەم شێوە هەردوویانە لە سەرەتای خولەکە تا یەکخاڵیان بەدەستێنا. شتێکی چاکە لەبەرەوەی گوڕوتین بۆ ژوانی گەنجەکان داتن زیاتر بێنەوە ناوەرش و زیاتر زەوق و وانی ئارەزویان ئەوە بیتەوە. بەنسبەت یاری ئەو ڕۆژمان بەڕاستی هەموو شتێک لە ساڵحیمە بوو، یاریەکە لە ساڵحیمە بوو، لە یاریگای خۆشمان بوو، بەڵام نەمانتوانی پارێزگای لە گۆڵ بکەین. گۆڵمان کرد بەڵام نەمانتوانین ئەوکو پێویست پارێزگا لە گۆڵ بکەین. ئیتر ئەنجامی یاریەکەەوەی لەهات بووە بەرامبەر. عادێک باش بوو، چکە یەکەم گەمەمان بوو، ئینشاڵڵا گەمە بە گەمە باشتر دەبین. گەمەکەش زەوەکە و ڕۆهەر بەخۆی تۆز و خۆراوی بوو، ئەوەندا نەتوانی سێتەڕە لەسەر تۆ بکەیت، وەلی ئینشاڵڵا گەمەی دابێ باشتر دەبین ئینشاڵڵا.